بەڵام لە هەولێر بەڕێز دکتۆر علی ڕەشید سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. دکتۆر زۆر بەخێربێی، سپاس بۆ ئامادەبوونت. لە هەولێر پرۆژەی ڕووناکی گەیشتۆ بەکوێ تا چەند فراوان بووە؟ زۆر سپاس. پرۆژەکە بەردەوامە، تاوەکو ئێستا نزیکەی 400 مۆلیدا لە کار ڕاوەستاون و نزیکەی 21 گەڕک تەواو دەبن دەبتە کارەبای 24 و ئەمە پێمان دەڵێ کە ئەم پرۆژەیە وا دەکا هاوڵاتی بەردەوام کارەبای حکومی هەبێ، ئەو کارەبایی کە دەتوانێت پێی گیزەر و با بڵێن قاپشۆر و زلشۆر و هەموو ئەو پێداویستیانەی ناوماڵ وەکو وشکەرەوەی پرز مجەفیفە و هەموو ئەوانە دەتوانێت هەر کاتێک بی هەوێ بەکاری بێنێ. بەڵێ دکتۆر، ئێستا پرۆژەکە لە چەند گەڕک جێبەجێ کراوە و ئەو گەڕەکانی داهاتوو کە کاری تیاکرێت بۆ ئەوەی ئەم پرۆژەیە بگاتێ کام گەڕەکانن؟ وەڵێ خۆی پلان و بەرنامەکە بەردەوامە، یعنی تقریبا با بڵێن لە ڕۆژ ئاوای هەولێرەوە دەستی پێکردووە، هێواش هێواش گەڕەکەکان بەرداوامیدا. ئێستا تقریبا نزیک دەبێتەوە لە سنتەری شار و بەرەو باکووری هەولێر و بەرەو ڕۆژهەڵاتی هەولێر بە بەردەوامی دەڕوا. پرۆژەکە پرۆژەیەکە دەتوانم بڵێم لە قازانجی هاوڵاتیاندایە. لە هەموو وڵاتێک ئەگەر تۆ بتەوێ بابەتێک تێرای هەموو هاوڵاتیان بکە دەتوانی بە نرخ کۆنتترۆلی بکەیت. لە ئەوروپا شوا بووە، لە کاتی خۆی لە ئەوروپا کارەبا هەمان کێشەیان هەبوو، بەڵام وایان کرد کەەوە نرخی کارەبا تۆزێک زیاد بوو بۆ ئەوی بتوانن خەڵک دەستی پێوە بگرێت، بەشدار بێت لە ئیدارەدانی کارەبا لەگەڵ حکوومەت. لە ئەوەی تر خەڵک بەشدارنی لە ئیدارەدان، ئەوەی ئەمە دەڵێن خەڵک بەردەوام هەموو شتەکانی پێ بووە. یعنی لە ماڵی ناچاری بووە پێ نەبووە ئامێرەکان بۆ نمونە لە ماڵێ بووە دەرچووە لە هاویناندا سپلیتی ژوورەکەی نەکوژاندۆتەوە. طبعاً ئەوە وای کردیە کە ئەو کارەبایە تێرەی هەموو هاوڵاتیان نەکا. بۆیە لە ئێستادا هاوڵاتی کە نرخی تۆزێک زیاد بوو، تۆزێک ینی زۆر نییە، ینی بەوەی کە باسی دەکەن ئەوە بۆ شێوەی زۆر نییە. لەبەرچی لەبەر ئەوەی لە ئێستادا هەر هاوڵاتیەک هەر ماڵێک ئەگەر کارەبای حکوومەتی بۆ دێتەوە بۆ نمونە ماڵێکی نۆرمال 40,000 دیناری بۆ دێتەوە نۆرماڵە، بەڵام کارەبایەکەی 12 سعات هەیە، ئەگەر کارەبایەکەی بیکێ 24 سعات ماناوێ 80,000 بۆ دێتەوە. ئەوە لە کاتی خۆی، بەڵام لە ئێستادا لەوانەیە 120,000 بۆ بێتەوە بۆ ئەوەی دەستی پێوە بگرێت، دەستی پێوە بگرێت تێرای هەموو هاوڵاتیان بکە، یعنی بەشدار بێت هاوڵاتی لە ئیدارەدانی کارەبا لەگەڵ حکوومەت. لە کوژانەوەی گیزەر پێویست ناکە گیزەر 24 سعات پێبی، بۆ 24 سعات پێبی و کارەبا سەر بکرێت، با ئەو کارەبایی لەو گیزەر سەر دەکرێت بۆ ماڵێکی تر دەڕوا. بە هەمان شێوە گلۆپەکان و ئیناڕە و گلۆپی دەرێ زۆر جار هاتین ئەمە دیتیتمان گلۆپی دەرێ هەموو ماڵەکان پێیە، ئەوە بیکوژێنەوە ئەو کارەبایە بۆ ماڵێکی تر بێت. ئەی جگەلەوەی دکتۆر کە پێشتر ینی ماڵێک کارەبای مۆلیدەی هەبوو، کارەبای نیشتیمانی هەبوو و دوو جار پارەی کارەبایەدا، دوو جاری دەدا و کارەبایەکەی مۆلیدەش تێرای هەموو ماڵی نەدەکرد. ئەها لە کارەبای مۆلیدەی ئیدارەدانێکی جوانی دەکرد کە فیوزی دەکرد دەچوو سەلاجەی دەکوشاندەوە، کە مزەفەی پێ دەکرد دەچوو شتێکی تری دەکوژاندەوە، قاپشۆر و دڵشۆر ئەوانە نیهاییان ئیش پێ نەدەکرا، تەنها ئینارە و تەلەڤیزیۆنەکە بوو لەگەر سەلاجەک. زۆر جار لە هاویناندا مۆبەریدەیان پێ دەکرد کارەبا فیزی دەکرد لە کارەبای، بەڵام لە ئێستادا تووشی ئەو حالەتانە نامینێ. کەواتە دەتەوێت بڵێ کە نرخی کارەبا هێندە بەرز نییە کە هاوڵاتیان دەبینن، بەڵکو بەپێی بەکارهێنانی خۆیانە هێندە پارەی کارەبایان بۆ خۆی دەتوانی کۆنتترۆلی پارەی کارەبای خۆی بکە، دەتوانی وای لێ بکە کە لە جارانیش کەمتر بیدا. یعنی ژن و مێرد لە ماڵێ پێویست ناکە گلۆپەکان ئەگەر دەرچوو بۆ دەوام پێویست ناکە گلۆپ پێبی، تەنها سەلاجە پێبی بەسە. وای لێ هاتوو لە ماڵەکان تەلەڤیزیۆنیشیان پێ دەکرد، یان گوت بادەنگەدەنگ بێ بڵێن لە ماڵەوەیە، یعنی ئەو شتانە هەبووە بینجە تەلەڤیزیۆن ئەو شتانە پێویست دەکا لە کاتی دەرچوون و ببێتە ڕۆشنبیری. لە ئەوروپا شەروا بوویتە ڕۆشنبیری، ئێستا مناڵێکی گچکە لە ژوورەکە دەرەچی کارەبا دەکوژێنەوە. دکتۆر ئێستاش لە زۆربەی سیستیەکان ینی بە هەمان شێوەیە چونکە کارەبا بە کارتە، ینی هاوڵاتیان هەر ژوورێک بێتە بەکاری نەهێنێت گڵۆپەکەی کوژێنێتەوە یاخۆ بەپێ ئەو بەکارێنێ. زۆر باشە. دکتۆر ئەوم پێ بڵێ کە
پرۆژەکەکەی لە سەرانسەری هەولێر سنتەری هەولێر جێبەجێ دەکرێت و ئیدی دەگاتە دەرەوەی هەولێر بۆ قەزا و ناحیەکان خۆی لە ئێستادا ئامانجەکە چۆتە سلێمانی و ئەوە دەچێتە دهۆچیش وەزارەتی کارەبا پلان و بەرنامەیەکی چڕیاندانایە بەڵام ئەمە پێویستی بە قۆناغ بەندی هەیە بە قۆناغ دەڕۆن تەوقعی ئێمە لە هەولێر لە ماوەی مانگ و نیوەشتر ئەو پرۆژەیە تقریبان سنتەری شاری هەولێر هەمووی تەواو بێ مانگ و نیوەشتر تەوقعاتە طبعاً چونکە زۆربەی زۆری بەشێکی زۆری جێبەجێکرایە و لە ئێستاوەش هاوڵاتیان بەشێکی زۆری خۆیان داوا دەکەن یعنی ستەمە نادەکە دەرێ و پرۆژێ بگاتە با بڵین منتیقەکەی مەش ئیسراحەت دەکەینیدی لە گۆڕینی کارەبا و لە فیوزکردن و لە هەموو ئەو بابەتانەی کە هەیە اینجا سەرباری ئەوەش ئێستا زستانە لە زۆرترین کارەبا لە ئێستادا سەرف دەبێت بەڵام بگەینە بەهار و بگەینە پاییز ئەو دوو فەسڵە پاییز و بەهار کەمترین کارەبا سەرف دەبێت بۆیە دەتوانم بڵێم ئەم پرۆژەیە لە خزمەتی هاوڵاتیان بڕیاری لێدرایە بۆ ئەوەی هاوڵاتی 24 کاتژمێر کارەبای هەبێ هەدەف لەوەی ئەوە نییە پارە بێتە دەست حکومەت هەدەف ئەوەیە هاوڵاتی 24 کاتژمێر کارەبای بەردەوامی نیشتیمانی هەبێت بەڵێ باشە دڵنیام ئێوە وەکو ئەنجومەنی پارێزگای هەولێر بە دوواداچوونی خۆتان کردووە بە تایبەت لەو گەڕەکانی کە پرۆژەکە لە چەند مانگی ڕابردوو تێیدا جێبەجێ کراوە پرۆژەکە چۆن دەبینن زانین پرۆژەکە پرۆژەیەکی باشە بەس ئێمە دەڵێن هەر پرۆژە سیستەمێکی نوێ بێ خەڵکانێک هەیە بەرهەڵستکاری دەکەن بەرهەڵستکاری دەکەن هۆکارەکەی چیە دووسێ هۆکار هەیە یەکیان لەوانە ئۆپۆزیسیۆنن حەزیان لێە کارەبای 24 ساعتی نەبێ بۆ ئەوی قسەیان هەبێ لە بابەتەکە بەشێکیان ئەوەیە کە لە مەسلحەتیان دەدرێت مەسلحەتی تێک دەچی طبعا ئەمە بەرهەڵستکاری دەکا بەشێکیشیان بە عاتیفە بەگەر ئەو کەسانە کەتووە کە مەسلحەتیان لێدراوە یعنی بەڕاستی ئەو سێ زۆرە هەیە ئەگەنا خەڵکێکی زۆر ئەوەی ئێمە سێرجمان کردی ینی دڵخۆشە بە کارەبای 24 ساعتی و لە هەمان کاتدا خەڵکانێکی ئەوانەی بەرهەڵەز دەکەن بۆ نمونە کەسێک 542,000 قەدیم قەرداروە بۆ ماوەی 5 مانگیش 500 و شتێکی لۆ هاتیە کردیتی هەڵا من ملیۆنەکەم لۆ هاتیتەوە لەو 5 مانگ ئەخر ئەو ملیۆنە ئەوە غەڵەتی ئەو 5 مانگەی نییە ئەو ملیۆنە بەرکو ئی 5 مانگ زائیدان 542,000 قەرزی کۆنیتی بۆیە یعنی هاوڵاتیان دەمەوێت زۆر وریابن لەوەی کاتێک کە قسە لەسەر ئەو پرۆژەیە دەکەن و لە دەرەز ئەنجامیش دەبینین ئەوانەی قسەیان لەسەر ئەو پرۆژەیە دەکەن ئێستا قسەیان لەسەر کامیرەی هاتوو چۆش کرد لەسەر پوینت و لەسەر کامیرە ئێستا دەبینین کامیرە چەند سوودی هاوڵاتیانی هەبووە لە پاراستنی جیانیان دەست خۆش سپاس دەکەم دکتۆر عەلی ڕەشید سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر زۆر بەخێر بێت سپاس بۆ تۆ دەست خۆش